ڕاستیکەوەی کە ئارەق کەم ناکاتەوە تەنها بۆنەکان کەمەکەنەوە. بۆ بنباڵی ژاخ و منطقی حەساس ئەوانە شوێنێک شێدارن و بەردەوام بۆنێکی کەم هەر دروست ئەکەن. کێشێکی تر هەیە لێرە ئەمە خەڵک وازانێ بەس هۆکارەکە ئەوەیە کە بنباڵی ئارەق نەکاتەوە نەخێر خۆتی. کەسێکە زۆر سترێس بێ تاکید ئارەقکردنەوەی زیاد. کاکشمان سلااوت لێ بێتۆم کاتەوە باش وەرزی گەرما بەڕێوەیە حتمما زۆرینەی هاوڵاتیان مشکلەی بنا ئارەقکردنەوەیان هەیە لە وەرزی گەرمای بۆنی ناخۆشی ئارەقیان هەیە یان بە تایبەت لە شوێنی ئیشاکەیەکە ئیشەکات و زۆر هاتو چۆی هەیە ئەم مشکلەیە دروستە بێت. ئەمە پێم بڵێ ئەو کەسانێک کێشەی بۆنی ناخۆشیان هەیە لە وەرزی هاوینە چارەسەرەکەی چییە؟ سەرتا بەخێر بن ئینشاڵڵا سەرکەوتوو بن. ڕاستی ئەوە کێشێکی باوە لە وڵاتی ئەمەیە چکە وڵاتەکەمان گەرمە و بە تایبەت ئەم ساڵ چکە بارانێکی ماشەڵڵا زۆر باریوە ڕادێشیەمان بەرزە بێ لە هاوینە واتە ئەو کەسانی کە ئارەقشیان نەکردووە احتیمال ئەم ساڵ ئارەق بکەنەوە وانی ئارەقکردنەوەیان زیابێت. باشە ئێمە لێرە چیمان هەیە چەند پرۆدەکتێکی لە هەموو عالەمە لە هەموو دنیاە بەکارهێنرێت بۆ کەمکردنەوەی کاریگەریەکان. باشە ئەم بەرهەمانە چۆنن لە شێوەی ڕۆڵا هەن لە شێوەی کرێم هەن لە شێوەی لۆشن هەن یعنی جۆرەها دروست کراوە بۆی خەڵکی بەکاری بێنێت. باشە ئەمە پێگاتیان هەیە واتە ئێستا براندینە ڕکلامی ناکرێت کە گوایە بۆ ئەلەمنیۆم هۆکارە بۆ ژێر پەنجە بەتایبەتی مەمک یاخود ژێرپەنجەکانی تر کە لە پێستا دروستە بێت بەڵام هیچ توێژینەوەیکی ڕاستەوخۆ نییە تا لەم دەقەیە بڵێت وڵا ئەمە هۆکاری ڕئیسیەوە ئەم شتە. باشە لەبەرەوە لە ناو خەڵکاوە بڵاوکراوەتەوە ئەڵێ بە ئەلەمنیۆمی تیانە بێت. ئەلەمنیۆمیش دوو جۆرن ئەو ڕۆڵەی بەکارێنێ بۆ بنباڵی ئەلەمینۆمی تیانە بێت. بەڵام یەک ڕاستی هەیە لێرە بێ بیزانین ئێمە ئارەق ڕۆژێنمان هەیە لە ژێر پێست. باشە ئەلەمنیۆم دوو جۆری هەیە ئەلەمنیۆم ساڵت کلۆرایت یاخود ئەلەمنیۆم زرکۆنیۆم. باشە ئەم جۆرە خوێیانە ئەبنە هۆی بلۆکردنی ئارەق ڕژێنەکە ئەمە ژواکە میکانیزمێک دروست بکە کە ئارەق کەمتر بکە و بۆنێک کەم کاتەوە لەگەڵەوەشی کە ئاوەکە نامێنێت کە ئارەقەکە نامێنێت. باشە بەڵام ڕاستێکی لێرە ئەوانەی کە ئەلەمنیۆمیانتیانی ڕاستە براندی نەکرێ ڕکلامی نەکرێ ڕاستێکەوەی کە ئارەق کەم ناکاتەوە تەنها بۆنەکان کەمەکەنەوە. بۆچی لەبەرەوەی ئەو شەریکانە گرنگی بەچیان بۆم نە کۆکۆن ئۆیڵی تایە زەیتی گوێزندی تایە یاخود زینکی تێکەڵەکەن یاخود گلایکۆلیک ئەسیدی تێکەڵەکەن ئەمەش کاریگەریەکی هەیە ڕاستە کەمێک هاتەوە بەڵام وەکو ئەلەمنیۆمەکە نییە. باشە توانین هەنێک پرۆدەکتمان هەیە کە بەتایبەت ئیش لەسەرەوەکەن بۆنی ئارەقەکە کەم بێتەوە لە کاتێکا هەنێکی تر ڕێگری لە ئارەقکردنەوە ئەکەن. باشە وەکو کاتی بەکارهێنانیان پێش چوونە دەرەوە بەکاری بێنم یان چۆنی ئەم پرۆدەکتانە بەکار باشترین کاتەکان شاوەرینە خۆشوەردنە کە پێش ئەوەی کە بخەویت و بەکاری بێنیت. باشە ئەگەری جوانە بێت بۆم نەشەو خۆت ناشۆی بەڵام هەر پاکردنەوەیک ئاسایی بکەی بۆ ژێرباڵەکانت بووی هیچ چی بێت هیچ میکرۆبێک یاخود هیچ بەکتریایەک نەمێنێتەوە لەو شوێنە اینجا تۆ بە پاکی موادەکە بەکاربێنی نەگەوەی تۆ پێستەکە خۆی هەمومان ئارەقەکەینەوە بۆ بنباڵی ژاخود منطقی حەساس ئەوانە شوێنێک شێدارن و بەردەوام بۆنێکی کەم هەر دروست ئەکەن بەڵام ئەمیش ڕادەی خۆی هەیە یعنی ڕێژەی هەیە کاتێک کەوای لێت بەرامبەرەکە دەستی پێ بکە ئیحراجێک بۆ کەسەکە دروستەکە یعنی لەبەرەوە پێویستە کە تۆ احتیمامی پێبیت کە پاکی کەیتەوە پێشەوەی کە موادەکە بەکاربێنی بۆی پێستەکەت فری بێ کونیلەکانی کراوە بن بۆی موادەکە وەربگرێت و نابێت زۆریش بەکاربێنێ ڕاستیەک هەیە لێرە زۆر بە غەڵات شت بەکارێنرێت مواد بەکارێنرێت ئایتمەکان بەکارێنن لەبەرەوەی تووشی سوتانەوەیانەکە تووشی خورانیانەکە تووشی بلۆکبوونیانەکە ینی جاری وایە لەوێت چۆن بڵێ کیسی چوری دروستە بێت زۆر خەڵک بەدەزەوشتەوە ناڵێنێت یاخود بۆ نمونە لە کاتی مووە غەڵەتێکەکەن ئەبێتە هۆی کیسی چوریت دوایی تووشی جەراعات و ئەمەلیات و زۆر کێشەی تری تەندروستیە بن لەبەرەوە بێ ڕێنمایی بکرێت کە چۆن بەکاربێنێ بەڕاستی و اینجا بینەسەر ستێپەکانی تر و کێشێکی تر هەیە لێرە ئەمە خەڵک وازانێ بەس هۆکارەکە ئەوەیە کە بنباڵی ئارەقە کاتەوە نەخێر خۆت بەردەوام پیاز ئەخۆی سیر ئەخۆی بەهاراتێکی زۆر لەناو خواردنەکانتایە و بۆ منە لە هەفتێکە لە هاوینە هیچ کاتێ ناتوانانی بۆ منە لە هەفتێکا دووجار خۆبشەی بەلانی کەم ڕۆژانە یاخۆ ڕۆژنا ڕۆژێ بێ خۆبشێت کە پێم وتی ئەم ساڵ بەتایبەت ڕادیشێ زۆر بەرز ئەبێتەوە ئەمە ژواکە کەسەکە بەردەوام ئاونێک و ئارەقێک لە جسمی هەبێت زۆر کەسماڵی کە دەستم ئەدە بە پێسمەوە کە گرتی تێ باستەکەم چڵکردم نا ئەوە ئاسایی کەشوهواکەتە ئەم ساڵ زۆر بێوشتە شتێک مەکە کە بۆ منە زۆر ڕۆتینی خۆشوەرنیشکی پێسەکەت چی بێت تووشی وشک بوونەوە بێت و پێسی مردوو دروست بێت و مەبەستەکەمان لێرە چییە؟ یعنی هەموو احتیمامەکە لەسەر چی بێ لەسەرەوە نەبێت کە بەزارەقە خواردنەکانی کاریگەری هەیە ئەو جلانی کە لەبەری ئەەکەی ئەگەر نایلۆنی زۆر بێ
و هەم بۆ ژێرپەنجە خراپە و هەم کاریگەرێکی ڕاستەوخۆی هیچ کۆ نایلۆنەکە نایڵێت هەوای فرێش وەربگری عراقێکی زیاتر و بۆنێکی ناخۆشەکەیتەوە و ڕێنماییم بۆیان هەیە ئەو کەسانەی کە لە هاوینە ئەو زۆ بخۆنەوە باشە گوێ بۆنێن عراقەکەن ئەوکەی عراقەکەی بەڵام بە عراقەت بۆنی نەبێ یان بۆنی خۆش بێ دایما لەو ئاوەی کە دایەنن بۆ خواردنەوە چەند چڵک نعنا لیمۆ لەگەڵ چی خەیاری جنراو یاخود کوولەکە تی بکەن بڵسەبت ئەو کەسانی کە حەزیان لە خەیار نییە توانن کوولەکە بەکاربێن ئەمە واکە دیتۆکسیفیکیشن بێ واتە دژەژارێ بێ و کەسەکە بۆنی جسمی دامە بە خۆشی بمێنێتەوە هۆکاری تریشمانەیەکی لەوانە قەلەقیە سترێس کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر هەموو فیسلەجێ لەشەیە کەسێک کە زۆ سترێس بێ تاکید ئاراقکردنەوەی زیابێت خۆتان لە لەوانێ هەموو کەس بەسەریات بێت لە کاتی سترێسا هەڵە شەرمەم گرێ دڵمە لەرزێ واکە خوێن جمان زیاتر بێت جی لێ کەسەکە عراق زیاکاتەوە و کاتە بۆن دروستەکانی شخصمانەی ئیشەکەی وایە معدە لە ژێ سترێسە معدە لە پستانێکی لەسەر لایەن ئیشەکەیەوە ماڵەوەی ئەمە ژواکە کە بەبێ هۆکارەوە هاسکا بۆنی ناخۆش بووە بەڵام نە لە ڕاستیا هۆکارێکمانەیە کە سترێسەکەیەتی ئاخرشتیش آخر مەرحەلە کە ئێمە بەکارێنین بۆ نەخۆشیە خۆ ڕێنماییەکەین بچێ بۆ لای دکتۆری پلاستیکەکان یاخۆ جوانکارەکانەوە دێرمان پێستن آخر چۆیس بۆتۆکسە بۆی کە عراقەکان و گلاندەکان بوەستێنێت کاتە ئەوی من لە جەنابەت تێگەیشتم لۆرزی هاوینە ڕاستە هەنێ خواردن هەن ئەکرە عراقکردنەوە زیاد بکەن وەکو بەهارات و سیر و پیاز کە خۆت بتە بەڵام هەندێک شتی تریشان کە ڕێگریەکەن ئاو خەیار کوولەکە یارمەتی تیا بۆنی لاشت خۆشتر بێ فرێشتر بێ هەندێک کلام ئەبینی مەسەلەن چایە کاتواڵێ گەرم چایە بخۆی کاتی ئاڕاقکردنەوە بۆنی جسمت خۆشتر ئەبێ ئەم پرۆدەکتانە تا چەند ڕاستن ئەم پرۆدەکتانە بەپی کەسەکە گۆڕێ حتا حەپێکی پاراستۆڵ کەی بە کەسێک من نەخۆشمانەیە ئاساسێتی بە پاراستۆڵ هەیە پێی ناکەوێت ئەمە وەرگرمان هەیە لە لەشە ئایا وەرگەکانی لەشی تۆ قبولی ئەم مادەیەکەن جابا هێر بەڵبی کیمیکاڵ بێ هەشتێکە لەبەرەوە لەوانەیە بۆ من لە 100 کەس پەنجای لەوانێ بەپی ئایتمەکە 60-70 ئیسفادە بکە ئێمە سەر باسی چیمان گوت ما خواردن تێگەی کەواتە ئەویش هەموو فۆکەسەکەی هەموو تەرکیزی خسوە سەر خواردنەکە یعنی کە خواردنەکە باش بێ یاخود ئەو چای کە دروستی کردو مادەکانی تێکردی بێکەوا بکە لە ناو مایدەیە کە چۆ سوڕی خوێنەوە ئارەقژێنەکان فرێشتر بن بۆنەکان ناخۆش نەبێ بزە بن لەوانەیە ڕاست بێ بەڵام هەنێ جاری ژەیە ناتوانیت تۆ ئەو شتا تەطبیقی بۆ هەموو کەسێک یعنی بڵێ ئەم چۆن بڵێ ڕستەیە بۆ هەموو کەس ڕاستە ئایام چایە یان بۆ نەم پرۆدەکتە بۆ هەموو استفادەیە من یەک دنیا براندین هەیە ئێستا بۆ نمونە لەوانەیە ئەم شەریکانە عالەمین بۆکو براندین نەبێ بۆ کە ڕکلام نییە ئەمانە بە شێوەی ڕۆڵەر هەمە چەند ساڵەوە بزانام هەر هەیە وەمانیت کە بە شوی پاودەر هەیە بە شوی کرێم هەیە هەمە ئیسفادە لەمە ئەکا هەشمانە ئیسفادە لە کرێمەکە ئەکا وانێ کە سمانەی عراقەکان عراقکردنەوەکەی زۆر بێ ئەندازە ینی زۆرەکە لەبەرەوە بێت ڕۆڵەیە یان بۆ ئایتمێک بەکاربێنە کە ستیک بێ و بە پێستەکەەوە بنووسێ و زوبەر نەبێت ئەی بەپێی کەسەکە زۆر ئەکاتەوە ستیکەکان بەکاربێنێت استفادەی زیاتر بڵسە ئەوانەی کە زیاتر بە پێستەکەەوە مێنەوە بەس دکتۆر پێما بەبێنی خۆمان بێت ئەمانە و دنیا بەرهەمی تریش بەکاربێنی ئەگەر ڕۆژانە حەمام نەکەیت و پاکخایانی خۆنە پارێزی بەخوا ئیسفادەی بەتادەش خۆ شوی ئەو بۆنە ناڕواگەر پاک و تەمیز نەبی ئەگەر زوزوو خۆپانەکەیتەوە نەزافەت و منە لیمان ینیتر لە ئیمانواتە لەبەرەوە جوان خۆتان پاکەنەوە ئینشاءڵڵا هاوینێکی خۆش بەسەر بەرن بە بۆنی خۆشەوە بچە ناو خەڵک بۆی خەڵک پرسیاریەوەتان لە کات چ بۆنێ بەکارێنی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا کاتێکی خۆش بەڕێز